یکیش سیمان پروسه کار زانکوی روشن نظم جواکی و روشنگیری و هزری جکی چواکیا میا ادوکه. اوا مش جلات دیگه ده یشیان فیبون زمانی و زارو دست بید کتن. اما بجداری من بام لیکونو که خودمان بگرینگ زین بالام لم کۆنفرانسە کۆمەڵە گرنگی ترم بۆ دەرکەوت بە تایبەت ئەم کۆنفرانسە زیاتر جەختکردنەوە لەسەر زمانی کوردی بە هەردوو بەشی زمان و ئەدەبیەوە. ئەوەی شتێکی جوان و سەرنجڕاکێش بوو لەم کۆنفرانسەی زانکۆی زاخۆ کە ئەمێ ئاماژەی پێ بکەم پشتبەست بەو پێناسەیی بۆ زمان کە ئەڵێ زمان ئەکرێ هۆکارێ بێ بۆ یەکگرتنمان ئەکرێ هۆکارێکش بێ بۆ پەردبوون و پەرش و بڵاویمان. افریقا دومین کنفرانس فاکولته زانستی مروایتی که تایبت پشک زمان و ادب کردی حتی گیران دست به کوی جیب دیبیتی که بول سر پلیتیک زمان کردی و پرزگریکن زمان کردی و چوانی چهار سرکردن آن جلای پرورده جلای وزارت روشنبیری و جلای زانست زانکوی و لاینه که زانستی وی ولاتیه فلسفه‌ای ملتی هندک بیرمت همو صلوی وقتی افریوازتین افریوازا گلک خوشن بیشن بو معیده گلک باشن و مفویش بیشن گلکی باشه و جامیش همو صلتین خود کردین بس اف صله نیرک نیه نکو همو صله نیرک گلک جوانتر البی بس با ابی میه بس وجا په هیو خوشه سبیانا ساعت 2:30 شوی لیره وره کەین بۆ دەڤەرە چوستانی سەرەوە و ئەم ساعت 5-6 دگەینەوێ دێ ئەم بارێ خودکەین بۆ ساعت 9 سبیانێ لێراکەینە دەسک ئەو هەزار دەست و هزارە دەینوتەوە مشتەریە داخوات کەنجی مشتەری دێ دەست و هزار ڕۆژانە خۆ پێ بەڕێوا بین هاتمە چادری بکەم لەکردنەوە برادەرانە شتیان باشە کوالێتەکەیان باشە و شتەکەیان دەستکردە و شتەکە بە دوورینە دوورینش بخۆی حسابی بەڕادانی بکە شتەکەیان باش حازری ناکڕم کوالێتەکەی خراپە ئەدە دەستکردەکە بی ئەوەی دەکڕم باشترە مالەوە خۆڕا دەگرێت سارێک 2 سال خۆڕا بگریتن بە کەسی ئەوی تکەیە هەر بە پەلەشکەی لەوانەیە بیدڕێتن عادی بیت کەچی وەیە تا من 2 سالە چادرێکمە بوو ئەزە بڕێک دڕا کوالێتەکەیان باشەوان وەرزی بەهارانیش خێمەیە خێمەی سەفەریە ئەویش برایەکەم بە خۆی دەینی لە دەرەی وڵات لە سین دەینی لە ئێران دەینیتن هاوینانش چادری سیارەیە و قوماشی پێش دوکانە دەدورێتن و ئەو شتانەیە هەموو هەرکەسەکە عەزی لە چتی دەستکردی ناو وڵاتەکەی خۆیتی نەک ئیدەرەی وڵاتی بیتن قەیانەکە تەئسیری زۆرە کە پێشتر دەهات لێرانە عایلەک بوو دوو کوڕی بە ژن و مار بوو دەهات 3 خێمەیان دەبن ئێستا ئەو ساریە خێمەی دەبە پاریە خێمەی دەبن